بەڵێ سەبارەت بم بابەتە لە دووهۆکەوە دکتۆر خالید غازی ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەن ڕەنی عێراق وەردەگرین. دکتۆر خەلیل ئەم کاتت باش لەبارەی بابەتەکەمان کە بەهەدەردان یاخود بردننی 2 زیاتر لە 2 ملیار دلار لە بانکی ڕافیدەین بردراوە لەلایەن ئەو کۆمپانیانەی کە باسم کرد. یعنی بەڕای تۆ ئەو پرۆسەیە چۆن کراوە یاخود بە هەماهەنگی چێ بووە؟ چۆن دەتوانرێت ئەو پارە گەورەیە لە بانکێک ببردرێ یاخود ڕابکێشرێ؟ سلااف بۆ تاوە بینەرێت کوردستان 24 ئەو سادیارە زنجیرە گەندەلیە و گەندەلیە بەردەوامە لە عێراقێ و تایبەتجی دومایچ کاتنە هەر کابینەیەکێ دەست پێکەتن شنیکا دێت تۆمەت دیار بن وەختێ هەندی ئەو کابینەت حکمی دا زیبزی بابەت ئاشکرا نابن ji ber matrasiya ser ev kesahîn ew aşkira dikin. Lê rastî ev babetê heye ku dizîna nêzîkî 2 milyar û nîv dolarî yan 3 milyar û yaneke bijîn bizabe 3 milyar 3 trilyon û 702 milyar û 480 milyon dolar dînar birin hatîne dizînş emanatê هيئة يا ضريبة عراق كو همي دهاتي ضريبة جبركي ويدي همي الورية أو أمانات جي أو نيتكو أو شركات بتايبت مستوردة وقت أمانات الدان بيش جمركي و وقت أو نئين آنجي وقت مراجعين كم بمعنى أو بابت تسوية شبتن بيش جمركي و أو أمانات تنهل قرتن بابت سيناريو صايد ديارك وبابت قالك يهاتي بله بەڵێ دکتۆر لەبارەی ئاشکراکردنی ئەو گەندەڵیە ئەنی خودی وەزیری با بڵێن پێشووی دارایی کە بۆ وەکالەت ئەو پۆسەی بەڕێوە بردیە ینی ئەو بابەتی ئاشکرا کردو بەڵام ئێستا ناوی ئەویشی لەگەڵە لا لێ پێچینە و لێکۆڵینەوەدا ینی پەرلەمان ئێوە وەکو لیژنەی دارایی ئەو راپۆرتتان پێشتر بەدەست نەگەیشتووە؟ بەڵێ بله راپورت لایمه یا راب اواکو وزارت دارایی دیفچون لیکری دیار کت کو دومایش که کو گندلیه که آشکرایه و دزینه که آشکرایه نه بس بابت ما گندلیه تزویرات دا دزینات دا همی اکید بیجن خالت جریمه تدا هین راستی وزیر جوک دست پیک هاتی راست پاردن بوک وزیر دارایی وکالت دویا بخو هندی گلک یعنی هرش هاتنا سرات نکرن چونکه الوزارت نفته او اگر چندین کار ساتا بود چندین سیاست خلط بود وزارت نفته و هات راست پاردن به وزارت کادیا گیرن که سیادی اوجی وزارت ده لجنه دارایی پارلمانتار او گشتی و سیاسی هرش کمازن کرد سر اوی دویا بخو وی چنده کو بیجت از هاتم وقت بيجن شر جندليب كامل وزارة الدارایی دیابی بابتی آشکارا کرد لی براستی او وقتی ویدا همی چه نبوده او شنیکا یعنی هیوا نه هاتیه راست پاده بو وزارت الداراییش بند تومتی توی احتمال تومت کرنای وی بابتی هنت حجت نبن. بله دکتور لبارەی ئەو بابەتەوە ئەو گەندەڵیەوە ینی هەموو زۆری بەرپرسەکانی حکوومەت لەو بابەتە تێوە گڵاون ینی بەتایبەتی ئەوانەی کە دامەزراوی دارایینە وەکو بانکی ناوەندی وەکو وەزارەتی دارایی چەکەکان لەوێەوە بە یاسایی کراوە دراوەتە کۆمپانیاکان ینی چ ڕێکارێکی یاسایی دەگیرێتە بەرامبەر ئەوانەی ئەو کاریان ئەنجام داوە ینی چ لایانی وەکو کۆمپانیا یاخود لایانی حکوومەت چ ڕێکارێک پێویستە بگیرێتە بەر؟ بابت و صدیاره یعنی سیناریوی هاتیه دارشتنش گرک لا و دست بکریش لجنه دارایی یا پرلمان عراقی یا خولا پیشی یا خولا چاره یعنی نظانم چه حاجت یعنی پیشنیار کریه با وزارت دارایی کو رقابل صرفا امانتا و تدقیق واش لای هی آزاری ببخو بیتن کو ابخو خدا نوا امانتا الجهه دیوان رقابه مالی اول سابقه که براستی بیت هندک یعنی یاسای یعنی هندک خالط لواسط ده هبن فید ده بس لجنه دارایی تبیا حریص به سرمال گشتی نابیتن هیچ دلیوی که بدتن بوی چنده جبر کو همی دایره
شعبة تدقيقات ده هي بس رقابة مالية قشتي أو دي سال سروان بشكت وكيل بجيد محاسبي هم أو تدقيق تدقيق دينا شرعية تدقيق هي إبخو سر أمانتا يعني بخوش كر بله ديار دماني أو باريا يعني 3.7 تريليون دينار باراشي زورا يعني پێویستە دادگای لێکۆڕینەوە چی بکات بۆی ئەو پارێ بگەڕێتەوە گەنجینەکە ینی سزای یاسایی ئەو کەسانە چی دەبێت ئەو کۆمپانیا و ئەو دامەزراوە حکومیانە چی دەبن ئەگەر لەسەریان ساق بێتەوە بله آخر هر پنج کمپانیا یعنی برای همان وقت دایت هاتین دامزراندن دم او بریار آن او پیشنیارا لجنه دارایی کری و وزیر مالیه و خبره خوبه یعنی تویا بازانی با که بابت نه درسته بس همان موافقه کرو و نویسینگه ها سروک وزیران دی ساجی پشتوانیا وی بابتی کر و او پنج شریک کمپانی هات ندامزراندن و هر ایکی جی پریکا 247 چکا او پاره همی بوان شریکه هات صرف کردن براستی اوان شرکات چه علاقت با امانات ونینه و امانات شرکات دینه لو ما بابت دزیکا صریحه و تحقیق دست پیکه یا وزارت دارایی آشکرا کرکو او بابت دزیه تقصیریش لجنه دارایی سروک لجنه دارایی بتایبت چکو اوی کتاب چکریه نکو بریارکا لجنه دارایی با اوی دمی سروک لجنه دارایی کتاب آرسته وزارت مالی کریه دی سال هیا آن دستا باجه اوجی تومدوار سرکیه و چنده شعب محاسبی چوان وان سکا وکی بیجن تحریرت کتن بو جهی که نکو خدا نوی پاره بتن احتمال بان قرافی دین وکی جهی که منفذه خدا نوی پاره هی آزاری باید کی بو آسکا چه او هی آزاری باید چی سکه جه در کویتن او دی مجبوره دی صرف کتن احتمال هنگون هوا نبیتن آنجی وانا مافی دیفچونه نبیتن دکتۆر بە جوڵاندنی ئەو کەیسا بۆمان دەردەکەوێت کە داهاتی عێراق لە ڕووی باج ڕسوماتەوە باشە ینی داهاتێکی باشی سەرڕای ئەوەی کە لە سەدا 97 داهاتەکەی نەوتە بەڵام بەشێکی داهاتی ناوخۆیەکە و پارە زەبەلا ئەو ژمارە گەورەیە ینی ئێوە وەکو لیژنەی چاودێری دارایی لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هیچ داهاتێکتان هەیە کە داهاتی مانگانە یاخو ساڵانەی عێراق لە داهاتی باج ڕسومات چەندە؟ اوه همی بتنی یعنی همی دهاتش بیلی نفته بتنی زیکی 400 اوه رجکا کیمه جبر هندش بر اف گندلیه اگر اف گندلیه نه با احتمال ده حتی 15 صده چونکو او پار العراق تیتا مزاقتن یعنی وک یعنی کنسپت که ام پرینسیپه که آبوری او پار العراق تیتا مزاقتن بارابتر همی سد کلوپلین استيراد كرين اف كيلو بلا هميجي باجل سر واف امانات تاكو او باجن اف بارا انكو رجاكا مازنج في باري اكيد دي بتاع اف رجا في باري دي بتاع رجاكا مازنج دهات قشتي عراقي لي برزبونا يفان ريكا وجا بزاين اول هي ازار البنقي بو اف امانات جهد بون هات بونا ورقتنش خدان كومبانيا با او بابت هر الجمركي وخالد سنوري او اش بازرگانا تتورگتم شکلت نه شرعی آنجی در باز بله دکتر لباره حکومتی کاربڕێکەر ینی ئێستا ئەتوانێت چی بکات ینی لەو کەسانەی کە ئێستا تێو گڵاون لە بابەتەکە کە حکوومەتی با بڵێن کازمی بووە ینی چڕ محەممەد شیع سودانی ئەتوانی چی بکات چیان بەرامبەر بکات چۆن لێ پێچنیوان لەگەڵ بکات بله آخر وزارت دارایی بابت آراسته قضایی کری بابت چوه محکمه دی هر لایی که پیوندی دار دی گازی کتنو والدیف قباره گنهباری اوی بدهت سزادان یعنی پیوندی بحکمتا یعنی یا تصریف اعمال یعنی حکمتا کابینانی محمد شیع سودانی پیوندی پیوانی نه بس پیوندی پنده ورکانه چند حریز بندیف چونه چند لذاتی البابتی کن بله زۆر سپاس دکتۆر خەلیل غازی ئەندامی لیژنەی دارایی لە ئەنجومەن نوێنەرانی عێراق سپاس کە لە دووەکەوە لەگەڵمان بوویت